ناوچەی پیشەوەرانی ناحی خورماڵە کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کاریگەری لەسەر ئیشوکاری ئەمانش داناوە. پیشەوەرێک دەڵێت دەبێت چەندین سەعات چاوەڕێ بکەین تا کارەبا دێتەوە بۆ ئەوەی دەست بە ئیش بکەین. وڵا کارەگەری لەسەر ئێمە هەیە چونکە ئێمە ئیشمان زۆرجار بە کارەبا ڕۆ نمونە بە دلێرێ کونیەکە دەژێکە یا لە حیمەکە یا کۆسرەیەکەی کارەبای ئێمە لەگەڵ کارەبای عامی ماڵان نایەتەوە. ئەبایە کارەبای ئێمە جیابای منتیقەی سناعی چونکە هەموو پیشەوەرانی سلێمانی و سەی سایە قوڵانە هەموو منتیقە سناکان کارەبایان هەیە بە دایمی تا ئێوارە بەس بە شەوانیانە. بۆ نمونە من ئەگەر تۆزە لە حیمم بێ ئەبێ ڕاستم تا کارەبایەتەوە سەعات 4 ساعت 4 بەیانی ئەیبڕن بۆ 4 ئێوارە. کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی تۆڕی ڕێکخراوەکانی ناحیەکەی هێنایە دەنگ بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ کێشەی کارەبا کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی سەرجەم ئەنجومەنەکانی گوندەکان بەڕێوە چوو. دواتر دەستەیەک بۆ بە دوواداچوون و سۆراغی گرفتی کارەبای نیشتیمانی لە ناحیەکە پێگەنرا. بە توجاری کارەبای پێفرۆشە کابرام بلە سلێمانیە لە پاڵ منە ڤێلایەکی لەوانەیە شەو سپلەکەی نەکوژێتەوە کارەباکەی بە ئامیشەکە جا ئەمە بارگرانێکە لەسەر شانی هاوڵاتیک دروستەوە لە خوورماڵە. ئەمێ دەکەین ئینشاڵڵا ئەمە هەنگاوێک بێ بۆ ئەوەی بتوانین بەڕێی ئاشتیانە و بابەتیانە بتوانین بەدواداچوون بۆ کێشەکە بکەین و ئینشاڵڵا بکەینە چارەسەرێکی گونجاو. جاران نزیکەی 16 ساعت کارەبامانم بەڵام ئێستا کەمی کردووە لە 10 ساعت کەمتریشە بۆیە ئەمە پێویستی کرد بەم کۆبوونەوەیە کە وەکو دەستەیە یا وەکو دەستەیەک بۆ چارەسەرکردنی یا داکۆکیکردنی لە مافیا وڵاتیانی ناحیەی خوورماڵ لێرە کۆبوونەوەمان کردووە بە لایەنی پەیوەندیدار بەتایبەت لایەنی سەرجەم نوێنەری حکومی و حیزبیەکان هەروەها ئەنجومەنەکان ماناگەدار کردونەتەوە لێرە کۆبوونەوەیەکمان تاوەکو بە هەمومانەوە بتوانین چارەسەرێک بۆ ئەم گرفتەی کەمی کارەبا بدۆزینەوە. بەپێی زانیاریەکانی پەیام 700 شوێن لە ڤێلا و ناوچەی گشتیاری لە ساڵی 2022 لە سنووری ناحیەکە کارەبایان پێدراوە کە لەسەر هەمان وێزگەی کارەبای خوورماڵن. ئەوەش بۆ کارێکی سەرەکی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا دادەنرێت. لە کاتێکدا خوورماڵ جۆزەی 16 ئەمپێری و زیرەکی کارەبایان بۆ دانرا و پێشتر زیاتر لە 16 کاتژمێر کارەبایان پێدەدرا بەڵام ئێستا لە 24 کاتژمێردا کەمتر لە 10 کاتژمێر کارەبا دەدرێت با وڵاتیان. ناحیەکە پێویستی بە 30 مێگاوات کارەبا هەیە و تەنیا 20 مێگاوات دێتە وێزگەی ناحیەی خوورماڵ. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خوورماڵ.